بەناوی خی گەورە سڵاوتان لێبێت. قسە دەکەین لەسەر دۆخی سیاسی هەرێم و لێکەوتەکانی و پرسیار دەکەین بۆچی نەمانتوانیوە ئێمە قۆناغی ئینتقالی بپەڕێنین. هەروەها پرسیار دەکەین ئاەکێک لە لێکەوتە هەرە خراپەکانی دۆخی سیاسی هەرێم ئەوە نییە کە خەونی ئاڵوگۆڕی ئاشتیانەی دەسەڵات کۆتایی پێهاتووە. ئایا لێکەوتە سلبیەکانی دۆخی سیاسی هەرێم جنگە و شوێنێکی ئەم نیشتیمانە ماوە نەی پێکابێت. ئادەرهێنان و هەناردەکردنی نەوت لێکەوتی سیاسی و ئابووری خراپی بۆ هەرێم نەخستۆتەوە. ئایا گفتوگۆکانی ئێستای نێوان یەکێتی و پارتی دەشێت ئاسۆیەکی ڕوون بن بەڕووی دۆخی سیاسی ئێستایی هەرێم؟ ئەم پرسیارانە تاوتوێ دەکەین لەگەڵ هەریەک لە بەڕێزان مامۆستا کاردۆکەریم، مامۆسای زانکۆ و کاگە نەوزادی مهندیس چاودێری سیاسی، هەروەها لە ستۆدیی هەولێری پایتەخت بەڕێز دکتۆر ڕێبوار بابکەی مامۆستای زانستە سیاسیەکان لە زانکۆی سەلاحەددین لەگەڵمانە. بەخێراتنی سەرجەمیوانە بەڕێزەکانم دەکەم، هەروەها میوانی بەڕێزی هەولێری پایتەختیش دەمەوێت لە مامۆستا کاردۆکەریمەوە دەست پێ بکەم. مامۆستا جان، دەگوترێت کە هەمیشە ئەو چەشمە چێشم و ململانێ سیاسیانی لە هەرێمی کوردستان لە نێوان حزب و لایەنە سیاسیەکانی کوردستاندا هەبوون هەمیشە وەکو بەرمەبنا و لێکەوتەی مەرحەلەی یا قۆناغی ئینتیقالی یعنی وەسفکراون لە چوارچێوەی ئەو گەمە و ئەو پرۆسە سیاسیەی کە هەبوو. ئەمەش تا ڕادەیەشی زۆر لای هەندێک کەس بە ئاسایی وەرگیراوە وەکو گوتم وەکو نەتیجەی ئەو مەرحەلە ئینتیقالی کە هەیە. بەڵام هەز ناکەی لێکەوتە و نەتیجەی ئەوەی کە بە قۆناغی ڕاگوزەر و ئینتیقالی ناو دەبرێ زۆر لەوە گەورەترە کە ئێمە بیبەستینەوە بەو مەرحەلەیە. بەڵێ زۆر سپاس. بەدڵنیاییەوە هەرێمی کوردستان دۆخی هەرێمی کوردستان تا ڕادێکی زۆر دۆخێکی زۆر نامۆ بووە. با بڵین لە دوای ڕاپەڕینی ساڵی 1990 وەکو بەڕێزی شارت پێدا کە دۆخێکی ڕاگوزەری بووە. تقریبان ئەگەر وا سێریکە ئەم دۆخە ڕاگوزەریە بە قورسترین دۆخ دەئانرێت بۆ هەموو سیستەمە سیاسیەکان. یعنی ئەمە بابلین ژانێکی زۆر قورسە بۆ هەموو سیستەمێکی سیاسی تا ئەکەوێت تا لە دایکە بێت و تا ئەکەوێتە سەرپی خۆی. بەڕاستی دۆخێکی زۆر قورسە، ئەنی مەناعی کەمە لە قابلیەتی ئەوە هەیە کە تووشی هەموو کێشەیەک بێ بە بچووکترین کێشە با بڵین ئەو دەسەڵاتە یاخود ئەو قۆناغی کە پێوەتە قۆناغی ڕاگوزەری تووشی گرفتێکی لە ناوچوون بچێت. هەرێمی کوردستانیش لەم دۆخەیە بووە. کێشەکان بەشێکی زۆر تایبەتە بە بەشێکی گەڕێتەوە بۆ مێژوو لە برەوەی بەداخەوە با بڵین مێژووی هەرێمی کوردستان و مێژووی کورد بە تایبەتی خۆڕسکی نەبووە لەسەر بەخۆی، یا هەمیشە ئەوانی کە شێوازی سەر بڵین بەڕێبردنی وڵاتیان بردە بڕێوە چاویان لە دەرەوە بووە، لە شێوازی دەرەوە هاوردی دەرەوە بووە. ئەمە بەشێکی مێژوویە. کورد خۆڕسکی نەبووە لە خۆ بەڕێبردنی خۆیان، یاخود بەهاریکاری بووە لەگەڵ هێزێکی تری دەرەکی کە ئەم ناوچەی بە ڕێکەوتن بردە بڕێوە. بەشێکی تری تایبەتە بم پارتە سیاسیانەی کە لە دوای ڕاپەڕینەوە دروست بوون کە هەژمونێکی تا ڕادەیەکی زۆر لەسەرەوە بۆ خوارەوەیانتیایە. با بڵین ئەم پارتانە پارتێکی باوکسالارین کە سەرکردە بڕیار ئەدا و ئیتر جێبەجێ ئەکرێ. ئەمە نییە لە خوارە بچێتەوە بۆ سەر و لە خوارە پرسیار لە قاعدەی خۆی بکات و لە جەماوەری خۆی بکات. بۆی بەڕێوەبردنی وڵاتیش بەم شێوەیە براوە بڕێوە. اینجا کە تۆ دیت ئەم قۆناغانە لێکە دەیتەوە، قۆناغی پێش ڕاپەڕین کە کۆمەڵی پارتی سیاسی تیا بووە بە شێوازێکی زۆر تا ڕادێکی زۆر نزیک بووە لە بڕێبردنی پارتە مارکسیەکان و پارتە کۆمەنیستیەکان کە دیسپلینیان زۆر تیا بوو. با بڵین شێوازێکی ڕقی تیا بووە لە ئیدارەیە لەسەرەوە بۆ خوارەوە بووە. هەموو ئەبرەکان لە لای یەکسەرکردە بوو، یەکسەرکردە و چەند کەسی لە چوادۆری بوو کە بەداخەوە ئەم ئەزمونە ینی لە پارتی کۆمونیستی دابەزیوە بۆ نێو پارتە کوردیەکان بە جیاوازی ئایدیانەوە، چ پارتی ئیسلامی بێ، نەتەوەیی بێ، چوزانم سوسیال دیموکرات بێت. ئەزای چێکاک شۆڕخ ئەمانە بەدل لە ناوەکانی وەکو بەڕێز و ناویان جیاوازە، بەڵام بەڕێوەبردنیان یەکە. ئەمانە پارتێکی کۆمەنیستی سنترالیزیشنیان تایە. با بڵین یەک سەرکردەی ناوەندی هەیە لەسەرەوە هەموو بڕیارەکانەدا. ئیتر پێویستی بەگەڕانەوەی بۆ دەرەوەی خۆیان بەتایبەتی کاتی ئەم هێزانە بەم دسپلین و شێوازەی کە هەن دوازار لە دوای نەوتوێک دێنەوە کوردستان و حکوومەت و چوزان ژنگەی دەسەڵات دروست ئەگەر لەگەڵ بەڕێستا بۆی ئەمە جوان هێنات بەڕێزە. ئەگە سێری ئەم مێژووە بکەیت لە دوای نەوەکانەوە لە دوای نەویەکەوە بەتایبەتی لە خۆشبەختی کورد بلۆکی سۆڤێت ڕووخاو شەپۆلێکی نوێی دیموکراسی دروست بوو لە جیهانە. یعنی ئەمە لە کتێبەکەی سامەڵ هانتنگن کە باسی شەپۆلەکانی دیموکراسیەکە سێ شەپۆل هەیە. شەپۆلی سێمیان کورد دەکەوێتەوە قۆناغەوە کە قۆناغی ڕووخانێکێتی سۆڤێت و ئەو وڵاتانی کە لە پاژماوی سۆڤێت دەبن ئەچنە ناو دیموکراسی
سیاسیە و ئەلکەنبەیەکێتی ئەوروپاوە وەکو بولگاریا وەکو هەنگاریا و ئەمانی کە پاشماوەکانی وڵاتەی سوود بەداخەوە لە هەرێمی کوردستان وەکو ئەم پاشماوە حیزبێک کە ئەگەڕێتەوە ناو شار هەمان عقڵەتێکی لەسەر و بۆ خوارەوەیە ینی هەمان عقڵەتی ئەوەی کە من وتم ئەمە ئەکرێ اینجا ئەمە تووشی پێکدادانە بێ ئەوەی کە پێوترێ کۆنفلیکتێکە بێ لە بینی چی لە بینی ئەم پارتە سیاسیە کە بە عقڵەتێکی لەسەر و بۆ خوارەوە من ئەیبم بەڕێوتر لە خوارەوە چی هەیە من لاقم لێ بەسەریەوە تووشی پێکدادان نابێت چونکە ئەمە کۆمەڵی هێز بوون لە دەرەوە کە بە عقڵەتێکی لەسەر و بۆ خوارە ئیشیان کردووە و هێزێکی چەکداری بوون دوژمنێکی دیاریکراویان هەبوو ئەمان بۆ لە ناوبردی دوژمنە دیاریکراوە ئیشیان کردووە کە هاتوونەتەوە ناو شار ئەو دوژمنە نەماوە تۆ دی لەگەڵ کۆمەلگایەکی نوێ ئیشەکەی لەگەڵ کۆمەلگایەکی با بڵین مەدەنی کۆمەلگایەکی سیڤیل ئیشەکەی کە پێویستە بە چەک نییە بەڵام ئەمان لەگەڵ چەکا گەورە بوون ناتوانێت وازە و چەکە بێنێ وەکو کۆمەڵی کەزەڵێن چەک هەم کوردی ڕزگار کرد بەڵام هە کوردیش لە ناوەبات زۆر باشە کاگ دکتۆر لە هەولێری پایتەختەوە بەڕێز دکتۆر ڕێبوار بابکەی دەمەوێت پرسیاری ئەوە لە بەڕێزت بکەم لەسەر قسەیەشی مامۆستا کاردۆ دەوستم کە ئەو پێی وابوو کە قۆناغی ڕاگوزەری و قۆناغی ئینتقالیەشە لە گرفتەکانی ئەوەیە کە بە هەموو شتێ دەکەوێتە ژێر کاریگەریەوە و کەمتریشت دەتوانێت ینی تێشی بدا ئەگەر لێرەوە ینی سەیری دۆخی هەرێمی کوردستان بکەین حەزناکەی فعلن ئێمە هێشتا هەر لەو قۆناغەدان کە پێی دەگوترێت قۆناغی ئینتقالی و پاشە من پرسیاری ئەوە دەکەم بۆچی ئێمە نەمانتوانیوە تەجاوزی ئەو قۆناغە ئینتقالیە بکەین وە بۆچی بە قسەی وەکو هەندێک بەڕێز پیان وایە بۆچی ئێمە بەردەوام لە خراپترەوە بەرەو خراپتر دەڕۆنیان بەڕێزت هاوڕانی لەگەڵ ئەمە وزە نەزەری ترت هەیە زۆر سپاس سڵاو لە ئێوەی بەڕێز لە ڕاستیدا من لە ئەوەی کە پەیوەست بە بەکارهێنانی دەستەواژەی قۆناغی ڕاگواستن بۆ هەڵومەرجی ئێستا و دۆخی سیاسی ئێستا لە ڕووی پێناسەکردنی تایبەتمەندیەکانی و سروشتی ئەم هەڵومەرجە و بە پێی ئەدەبیاتی سیاسی لە سیستەمە سیاسیەکانە ئەم هەڵومەرجە بە هیچ شێوەیەک ناوی نانرێ قۆناغی ڕاگواستن بەڵکو هەڵومەرج و دۆخی ئێستای هەرێمی کوردستان لە قۆناغێکدایە کە زۆر مەترسیدارترە لە ڕووی لێکەوتەکانی لە قۆناغی ڕاگواستن ئەگەر ڕاگواستن قۆناغێک بێ کۆمەڵێک تایبەتمەندی خۆی هەبێ ئەوە لە ئێستاشدا لە دۆخی هەرێمی کوردستان لە قۆناغێکدایە کە ناوی ئەنێن بە پێی ئەدەبیاتی سیاسی سیستەمە سیاسەکە ناوێنن ڕکود سیاسی واتە لە قۆناغی چەقبەستووی سیاسی ماوەتەوە ئەگەر ئێمە قسە لەسەر هۆکارەکانی دروستبوونی ئەم هەڵومەرجە بکەین لە ڕاستیدا بۆمان دەرەکەوێت کە هۆکارگەلێکی سیاسی هەن پەیوەستن بە یەک هەڵسوکەوت و کردار و ڕەفتار و لایەنە سیاسەکان بە تایبەتی 5 هێزە سەرەکیەکەی کە لە دروستکردنی کابینەی هەشتم بەشدار بوون واتە ئەو هێزانەی کە جونگە کۆڵەکە سەرەکیەکانی دروستبوونی کابینەی هەشتم بوون هەروەها لە دیوێکی دیکە لە خانەی پێکدادانی بەرژەوەندیە سیاسیەکانی ئەو هێز و لایەنە سیاسیانەی کە ئێستا لە دەست هەڵاتن ئەم دۆخەیان بەم قۆناغە چەقبەستووە گەیاند ئەگەر لە چوارچێوەی ڕەفتار و هەڵسوکەوتەکانی هێز و لایەنە سیاسیەکان خوێندنەوەیەک بکەین یان دیقەتی ئەوە بدەین بزانین دەرئەنجامی ئەوە چی بووە کۆمەڵێک لە ڕاستیدا خوێندنەوەی ئەوە ئەتوانین بکەین کە یەک لە هەرێمی کوردستان بەڕەچاوکردنی هەڵسوکەوت و ڕەفتاری ئەم هێزە سیاسیانە ئەتوانین بڵێن لە قەیرانی ڕۆڵدایە واتە بەو مانای کە ئێستا لە هەرێمی کوردستان هیچ هێزێک ناتوانێت ڕۆڵێک ببێنێ بە ئاراستەی تێپەڕاندنی ئەم دۆخە بە ئاراستەی بە دینامیکردنی ئەم دۆخە بۆی کە لەم قۆناغە چەقبەستوویە کۆتایی پێبێ ئەمە خوێندنەوەیەک یاخود ئەمە نەتیجەیەکی ئەم هەڵسوکەوتە نەتیجەیەکی دیکەی ئەم هەڵسوکەوتە ئەوەیە کە وا حەز ئەەکەم من ئەو هێزگەلانەی کە ئێستا وەکو باسم کرد کۆڵەکەکانی دروستبوونی کابینە هەشتم بوون من پێم وایە هەموو ئەم ئێزانە لە داوای پۆستیان کردووە بەبێ ئەوەی داوای بەرپرسیارەتی بکەن هیچ هێزێک لەم هێزانە بەقەت
کورسیەکانیشی کە لە پەرلەمانی هەیە جاری وا هەیە ئەتۆ هێزێک دەدوێنی یان کادرێک یان بەرپرسێکی هێزێک کاتێک ئەدوێنی ئەڵێ ئێمە بەقەت بەرپرسیارەتی کورسیەکانی پەرلەمان بەرپرسیارەتیمان لەسەر شانە یاخود بەقەت پۆستێکی وەزاری بەرپرسیاریمان لەسەر شانە من لەگەڵ ئەم بۆچوونەم بەڵام ئەگەر بێ سەر ئەرزی واقع ئەمە هیچ ڕەفتارێکی لێ نەکەوتۆتەوە واتە تەنها لە قسە ماوە تۆ بەقەت بەرپرسیاری خۆشت تۆ ڕەفتارت نەکردووە بە کردار بەرپرسیاریتی خۆت نەنواندووە بۆیە ئەم دوو خوێندنەوەیان ئەم دوو دەرەنجامە لە ئەنجامی خوێندنەوەکردن بۆ هەڵسوکەوت و ڕەفتاری ئەم هێزانەی کە ناوم هێنان وەکو کۆڵەکەکانی دروستکردنی کابینەی هەشتم قۆناغیان بەم دۆخەگەیان خاڵێکی تر کە زۆر گرنگە ئەویش ئەوەیە کە هەردوو هێزی سەرەکی هێزی یەکەم کە پارتی دیموکراتی کوردستانە و هێزی دووەم کە بزودنەوەی گۆڕانە لە پێش هەڵبژاردنە لە قۆناغی جەنگی سارد بوون ئەوەی کە جێی داخە لە ڕاستیدا لە دوای قۆناغی هەڵبژاردن و دروستکردنی کابینەی هەشتەمیش ئەم دوو هێزە نەیانتوانی لە قۆناغی جەنگی سارد تێپەڕ بن بۆیە هەردوو هێزەکە وەکو دوو جەمسەر مامەڵەیان کرد بەو مانایە کە هەر جەمسەرێک هەوڵیدا بازنەی هێزی خۆی فراوان بکە بە ڕاکێشکردن و ڕاپێچکردن و ڕاکێشکردنی هێزەکانی دیکە کە بەشدارن لە دروستکردنی کابینەکە و حکوومەتی هەرێمی کوردستان. زۆر چاکە دکتۆر. ئەمە خوێندنەوەیەکی ڕیالیستیە و ئەمە خوێندنەوەیەکی بابەتیە و بە هۆکاری لەسەر بنەمای بابەتی نەک لەسەر بنەمای خودی زۆر باشە زۆر چاکە دکتۆری دواتر دەگەڕێمەوە وڵات زۆر باشە زۆر باشە دکتۆری بەڕێز ئەم دۆخی ئێستا زۆر باشە دکتۆر دەگەڕێمەوە وڵات دواتر دەرفەتت پێ دەدەم دکتۆر زۆر چاکە دەمەوێت لە خاڵی سێم بوەستم ئەوەی کە بەڕێز دکتۆر ڕێبوار بابکەی ئاماژەی پێدا و بیکەم بە پرسیارێک ئەوەی کە تێنەگەیشتن لەو قۆناغی کە هێزە سیاسیەکان تێدان هەز ناکەی زۆر جار بۆتە هۆی ئەوەی کە دۆخەکە بەرەو خراپتر بەرێت بنمونە بەڕێز دکتۆر ڕێبوار بابکەی ئاماژە بۆ دەکا کە دوو هێزی سەرشی کە پارتی دیموکراتی کوردستان و بزوتنەوەی گۆڕان بوون لە دوای ئەوەی لە هەڵبژاردن حکوومەت پێک دەهێنن ئەم شەڕە ساردەی کە لە نێوانیان هەبوو بەر لە هەڵبژاردن کۆتایی پێ ناهێنن خۆت دەزانی یەشە لە نەتیجە خراپەکانی ئەمەش دۆخی ئێستاە تێنەگەیشتن لە قۆناغەکە هەمیشەوای نەکردووە کە هێزە کوردیەکان لە بازنەیەژ خولاودا بخولێنەوە. بەڵێ زۆر ڕاستە ئێمە ئەگەر بگەڕێنەوەوانێ بۆ سەرەتای دەسەڵاتگرتنە دەستی حیزب سیاسیەکان و شۆڕژگێڕەکان و چەکدارەکانی پێش دوای ڕاپەڕینی ساڵی 91 و تا ئێستاش دەبینین کە کۆمەڵێک هۆکار هەیە کە باس بوونەتە هۆی ئەوەی کەوا ئەم دۆخیان گەشتێتە ئەم دۆخە قەتیسە ئەم دۆخە قەتیسە لە خۆ ڕانەهاتووە و بەرهەمی ئەم ساڵ و 2 ساڵی ڕابردوو نیە کە کورتی بکەینەوە تەنها لە پێگەێنانی کابینەی هەشتی ساڵێک 2 ساڵ لەمەوە پێش یاخود چەند ساڵێکی دروستبوونی گۆڕان لە ساڵی 2009 دروست بووە بەڵام ئایا لە پێش 2009 کێشە مەشاکل نەبوو لەم هەرێمی کوردستانەیە کێشەی سیاسی ئابووری خزمەتگوزاری پرۆژە هەموو ئەوانە هەبوو لە کوردستانە بەڵام هەرگیز وەکو ئێستا لێکترازاون بۆ بە جۆرێک وەکو دکتۆر ڕێبواریش ئاماژەی پێکرد ئێستا ئێمە قەیرانی ڕۆڵمان هەیە ئێستا هێزەکان بە جیاواز لە ساڵانی نەوەتەکان هیچیان ناتوان نەک ئامادەنی ناتوان ئەو ڕۆڵە ببینین کە ببێتە هۆی ئەوەی کە شتێ لە سەقامگیری و سنتەر بۆ هەرێمە بگەڕێنێتەوە کۆمەڵێک ئەسبابەیەک و هەردوو بەڕێز مامۆساکان باسی کرد منیش لەسەر ئەوانە لە هیچ کۆناغێشی مێژوویدا کورد ئەم گرفتەی نەبووە و ئێستا هەیەی لە هەموو قۆناغەکانە بەداخەوە کورت هەروە هێناوێتی و هەروواژە ڕوا پێم وایە بەداخەوە کاڵێم کۆمەڵێک لەو خاڵانی کە منیش بەڕێی من جیاوازی ئایدۆلۆژیا و بیر و باوەڕی حیزبە سیاسیەکان سەرکردە سیاسیەکانی هەرێمی کوردستان یەکێک لە هۆکارەکان خۆمانزانی ئێستا فرەڕەنجی هەیە فرە حیزبیە لە هەرێمی کوردستانە حیزبی ئیسلامیمانێ حیزبی قەومیمانێ حیزبی سۆشیال دیموکراتمانێ حیزبی مارکسیشمانەیە بەس هەست ناکەی گرفتە سیاسیەکان کەمتر لەسەر ئایدۆلۆژیان ئاخر یەکێتی و گۆڕان و هەتا ئیسلامیەکانیش لەسەر کۆمەڵی قەزیە قسە دەکەن کە قسەی گشتین قەزی ئایدۆلۆژیانە ڕاستە بنمونە نەوت بنمونە ئاڵوگۆڕی دەسەڵات
ڕاستە وەکوتم با ئێمە لە خاڵی دەستپێکەوە حسێ بکەین ئێمە ئەم برادرانە یاخودم سەرکردە سیاسیانە ئەم پارتە سیاسیانە لەگەڵ ڕێزم ئەگەر ناویان بنین برا بەڵام دژی یەکترین لە دژەکەش لە ئەساسی بیر و باوەڕ و ئایدۆلۆژیاوە هاتەوە خاڵ یەک دوو هەڵسوکەوت و مامەڵەیان بەرامبەر یەکتر و بەرامبەر دۆخەکان و پلانیان بەرامبەر چارەسەری کێشە و گرفتەکان ئەمەژی چەکە کە هەرێکە لە تێڕوانینی خۆیەوە و لە ڕۆنگەی ئایدۆلۆژی و حیزبی خۆیەوە پاشخانی خۆیەوە سەیرەکاوتی ێڕوانەیە نیەت و بەرنامەیان بۆ چاکردن بۆ ئەم وەزعە چەندیان جدین چەندیان ناجدین چەندیان کا دەبن بەسەر چەندیان ئەوێ قۆرخی دەسەڵات کا بۆ خۆی چەندیان ئەوێ هەژمونی دەسەڵات بۆ خۆی پاوان کا چەندیان ئەیانەوێت ئەوەندەی ئەوێت هەژمون و دەسەڵات و بوونی خۆی بسەبێرێ بەسەر لایەنەکانیکە ئەوەندە مەبەستیان نییە کە خزمەت بە میلەت و خزمەت گوزارەکان بکە دوای ئەوە لەگەڵ ڕێزم بۆ ئەو حیزبانی کە چوونە دەسەڵاتەوانێ من نەمدی حیزبێک جورئەتی ئەوەی هەبێ و بیۆری ئەوەی هەبێت کە فترێک چوە حکومەتەوە دەسەڵاتەوە ناڕازی بوو لە ئیدارەدان لە سیاسەتی ئەو حکومەتە بتوانێت بڕیارێکی بیۆرانە بە پاشەکەش بکە لەگەڵ ڕێزەوە حیزبانە بە بچووک و گەوریانەوە کاتی چوونە دەسەڵاتەوە دوای تامکردنی لەزەت و ئیمتیازاتەکانی دەسەڵات هیچیان نیانتوانی خۆیان جورئەت بنە بەر خۆیان بڕیارێکی قەتعی بن ببنەوە هێزێکی جەماوەری ئۆپۆزیسیۆنی بەهێز کە بتوانن ئەو نالەبارەی ئیدارە و دەسەڵات بگۆڕنەوە بە بارێکی گونجاو لەگەڵ ڕێزم زۆربەی قیادە و سیاسەکان و حیزبەکان هێندەی لە دەسەڵاتە و هەڵپەیت بوون بە دەسەڵاتیان هەیە مەسەڵەن هێزە ئۆپۆزیسیۆنەکان لەگەڵ ڕێزم کە بازەکەم هەرسی هێزە ئۆپۆزیسیۆنەکانی کۆمەڵ و یەکگرت و گۆڕان لە دوای انتخاباتی پێشکابینی هەشتەوانیە ئەوەندەی مەبەستیان بوو کورسی زۆر بێنن و بچنە دەسەڵاتەوە و ئیمتیازاتی دەسەڵات بۆ خۆیان بپێنن و چەند کادر و سەرکردیەکیان بخەنە وەزیر و پلەکانی کەوانێ هێندە نەمان بینی لە چوونیان لە حکومەتە کاریگەریان هەبێ و ڕۆڵیان هەبێ لە چاکردنی سیستەمەکە ئێمە یەکێک لە کێشەکانمان هەر ئەو دوو برادەرە بەڕێزەش لەگەڵما هاوڕان کە ئێمە کێشەی سیستەمی ئیداری و بەڕێوەبردنمان غەڵەتە ئێمە کەسی بەتوانامان هەیە کەسی خاوەن پسوەڕیمان هەیە کەسی لێهاتوومان هەیە بەڵام کە ئەچێتە سیستەمێکی گەندەڵی خراپی نالەبارەوانێ تۆ ناتوانیت بە شخص و دوو شەخزم سیستەمە خراپە بگۆڕیت بۆیە جارێکیکە وەکووتم ئەوەندەی هەڵپەی دەستکەوت و ئیمتیازاتیان بووە ئەوەندە خزمەتیان مەبەست نەبووە لەلایەکەوە ئەگەر بگەڕێنەوارێ لە دوای ئەم کابینەی هەشت و پێگەنانی کابینەی هەشتا ئەوەندەی ململانی سیاسیەکان و حتا شۆڕ بووە بۆ ڕق و چینی شخصی ململانی مێژوویەکان کە ئەمە بووەتە پاڵنەرێک کە ئێستەکانە وای لەسەرکردەکان کردووە ناتوانن لەسەر مێزێکی گفتوگۆ بەرامبەر یەکتری دابنیشن بۆیە هەموو ئەم هۆکارانە وە چەندین هۆکاری تەشەیە کە وای کردووە دۆخی سیاسی هەرێمی کوردستان بگاتە ئەم ئاستا کە قەتیسە ساڵێک زیاترە لە ئەگەر بگەڕێنەوە بۆ پەخستنی پەرلەمان لە 12 دەی 2015ەوە ئەوە ساڵێک و 4 مانگە دۆخی هەرێم بۆ یەک هەنگاویش نەچۆتە پێشەوە و یەک دەست پێشخەری یەک ڕای جیاواز یەک لەگەڵ ڕێزم بە ئەم نقطەیە تەواوکەم هیمەتێکی جددیمان نبینی خەمخۆرانەمان نبینی لە هیچ لایەکەوانێ بۆ دەربازبوون لەم قەتیس و ئەم بەردانە زۆر چاکە مامۆستا کاردۆ بەردەوام هێزە کوردیەکان بە درێژایی مێژوەندەی کە من ئاگادار بم بێباک بینراون لە هەمبەر لێکەوتە و نەتیجەی ئەوەی کە وەکو سیاست کردویانە من دەمێ پرسیار لە بەڕێز بکەم فعلا سیاست خۆی ئەمەیە یان حزب و پارتە سیاسیەکان خۆیان گرفتیان لەگەڵ سیاستکردنەیە بێگومان سیاست ئەمە نییە سیاست بریتە لە باشترین زۆری بەڕێوەبردن ینی تۆ باشترین زۆری بەڕێوەبردن هەڵبژێری بۆ ئەوی کە بتوانی بەرهەمێکە دەبێ و لە هەمان کاتە تۆ بتوانانی بکەوتە پێشبڕکێ لەگە وڵاتانی هاوسی و بتوانی باشنی خزمەت گوزاری بە میلەتەکەی خۆت کە ئەمە لە پێناسەیەکی زۆر سادە و زۆر سادەیەکەم بە خوێندکارەکاندا خوێندگاکە لە زانکۆکانە باسیەکەین پێم خۆشە ئەم نقطەیەکی تر هەیە کە تەرکیزی بکەمە سەر ئەوەی کە بەڕێزت باست کرد ئەم پارتە سیاسیانە پێشوی پارتی سیاسی بن گوناح بمان برتە پارتی سیاسی کاک شۆڕ ئەزانین چی لە قاموسی کوردی ئەمانە پارتی سیاسین ئەیستە دەرەوە ئەمان لە پارتی سیاسیان نین ئەمانە بریتە لە کۆمەڵێک کەسکۆ بوونەتەوە پێکەوە کە بەرژەوەندێکی ئابووری بەرژەوەندێکی کۆمەڵایەتی بەرژەوەندێکی ئاینی هەر بەرژەوەندێکیانی لێرە کۆبوونەتەوە ئەم بەرژەوەندی وای کرد لێرە کۆبنەوە چونکە پارتی سیاسی دروستە بێ بۆ بەدەستهێنانی کۆمەڵێک ئامانج کە ئەو ئامانجە لەسەر کۆمەڵی بنەمای ئایدۆلۆژی دروست بووە کە ئەو ئایدۆلۆژی خەڵک ئاگادارە لێی ئەو بنەمانە لای خەڵک ڕوونە خەڵک قسەی لەسەرەکە گفتوگوی لەسەرەکە ڕای ئەگۆڕێت ئەو پارتە سیاسی ئەندامی زیاکە ئەندامی کەمە بێتەوە ئەچێتە ناو انتخابات و ئەیباتەوە ئەدۆڕێت
ئەکرێتە ڕۆژ لە ئۆفیسە بڵێن ڕۆژ دەسەڵاتە ڕۆژ لە دەرەوە وانە لە هەرێمی کوردستانە یاخۆ با بڵێن بە شێوازێکی فراوانتر لە ڕۆژڵاتی ناوەڕاستە وانە بۆ نمونە ئەگەر بیش و بێنی بە میسر بۆ نمونە بە حیزبی وەتانی میسری کە لە سەردەمی حوسنی مبارەک بوو یعنی حیزبێک بوو وەکو هینێکی لێ هاتووە بۆ دایناسۆرێکی لێ هاتووە ئەوەندە بەتەمەن بوو حوسنی مبارەک بۆ چەند مایە قۆناغ مایە پارتانی کە بەڕێزت لە ئێستادا بەم وەسفانە وەسفیان دەکەی 2091 کە دێنەوە وەکو کۆمەڵی هێزی شۆڕەژێر نسنا و هەڵبژاردن حکوومەت دروست دەکەن تر کۆمەڵێ جونکە کە دامەزراوەکانی سیستەم و دەسەڵاتی لەسەر بەندە لەسەر دەستی ئەم هێزانە دروست دەبێت ئێمە ئەخر زین چێک شۆڕژ من بەڕێست نەمە دوتم لە مێژووە لە بەختی کووردا لە دوای ڕخانی بلۆکی سۆڤێتەوە تە شەپۆلی نیو دیموکراسی دەستی پێکرد ئەمان کەوتنە بەرەو شەپۆلە ئەمان لەبەر ئەوەی لە ڕاستی هەرێمی کوردستانیش ئەو بڵین وابەستەی با بڵین کە لێک هەرێمی کوردستان دروست بوو کە کەوتە ژێر هەیمەنەی پاراستنی ئەمریکەکان و ئەوی کە پێوترە هێزە نێودوڵەتیەکان و دژی ڕژەمی سەدام حوسێن لە دوای ڕاپەڕینەوە پێویستی ئەکرد کە ئەمان بڵین وەڵامی ئەو هێزە نێودوڵەتیانە بنەوە کە ئەمانی بڕوان بە دیموکراسی هەیە ئەمانی بڕوان بە هەڵبژاردن هەیە بۆ نمونە لە کوێتە لە کوێت بوو بە وڵاتێکی دەستوری لە مەلەکیەوە بڵین مەلیک قەراری بۆدا کە دەست و دامدرێت لە بەرمەبنای خواستێکی ناوەخۆ ئەمەیان نەکردووە بەتەکید تۆ سری بەرنامەکانی پێش داڕمانی سەدام حوسێن کە بڵین بەرنامەکانیان لە شاخە وەسی بەرنامەکانی لە دوای شاخەکەین و ناو شارەکان سێ ڕفتاریان کە لە ناو شارەکانە چۆنچون ناو شاخەکە چۆنچۆنی بووە هەمان ئەقلێتە بەڵکو بەرنامە ئەوە نییە کە تۆ شتێکە نووسی بێت و بیبێت ناو بازار و پیشانی خەڵکی بێ ئەم خەڵک ئەوە بینێت تۆ چی پێشکەشەکەی چی ئەدەیتێ بۆی ئەمە گرفتە کە ئێمە پێیان بترێت پارتی سیاسی من هەموو جارێ ئەماڵم لە هەموو شوێنم باس کردووە کە پارتی سیاسی بەڕاستی ئینسان هەندێک شەرمەکەکەوی بڵێ کە تۆ ئەندامی لە پارتێکی سیاسی چکە بۆ هیچ کەسێ ناتوانێت بڵێ شانازی بکە بۆی کە لە پارتی سیاسی کە هەوڵ ئەدا بوو ئامانجێکی مۆداکورتی یەکەم جار و لە دوایە ئامانجێکی تۆ مۆدا درێژخایان هەیە کە بێتە استراتیژیەکی نەتەوەی زۆر چاکە دکتۆر ڕەبوار هەندێک هەن پێیان وایە کە یەکێ لە لێکەوتەکانی ئەو دۆخە سیاسیە ناتونزیکە لە هەرێمی کوردستاندا هەیە ئەوەیە کە دوزار خەونی ئاڵوگۆڕی دەسەڵات لە هەرێمی کوردستان کۆتایی پێهاتووە و ئێمە فعلەن ئێستا نەک بەرەو ئەوەین لەناو حکومێکداین کە دەشێت پێ بگوترێ حکمی ئیستبدادی و حکمی فەرزکردنی ئەمری واقع بەڕێز لەو بارەوە دەڵێ چی؟ وەڵام من حەزەکەم جیاوازی بکەم لە نێوان دوو چەمکە یەکێکیان حکمی ئیستبدادی یا تۆتالیتاری لە هەرێمی کوردستان ئەوی دیکەشیان چەمکی ئاڵوگۆڕی دەسەڵات لە ڕاستیدا ئێمە بالفعل یعنی بێگومان هەرێمی کوردستان لە قۆناغی ئەوەیە کە ئاڵوگۆڕی دەسەڵات نییە لە هەرێمی کوردستان بەڵام هەرێمی کوردستان لە قۆناغی حکمی تۆتالیتاریەتدا نییە بە هیچ شێوەیەک ئەوەی کە پەیوەست بێ بە چەمکی دەستا و دەستکردنی دەسەڵات من چەند جارێک ئاماژەشم پێ کردووە دەستا و دەستکردنی دەسەڵات پرینسیپێکی گرنگە لە پرینسیپەکانی سیستەمی سیاسی لە هەموو وڵاتێک هەروەها ڕەهەندێکی دەستوری هەیە بەو مانایی کە ئەگەر لە کۆمەلگایەک یاخود لە دەوڵەتێکدا ئەگەر دەستورێک نەبوو ئەمە هیچ گومانی تیانە قەیرانی دەستا و دەست نەکردنی دەسەڵات یەکێک لە لێکەوتەکانی نەبوونی دەستورە بێ لەو کۆمەلگایە جگە لەمەش هەموو کۆمەلگا دیموکراسیەکان پێویستیان بە پاشخانێکی دیموکراسی و کەلتورێکی دیموکراسی هەیە جاری وا هەیە لە دەوڵەتێکا دەستوری نییە بەڵام بەهۆی عورفی یاساوە دەستا و ئاڵوگۆڕ لە دەسەڵاتە ئەکرێ بەبێ ئەوەی کە هیچ لێکەوتەی بکەوێتەوە بە شێوەیەکی نەرێنی لەسەر دەستا و دەستکردنی دەسەڵات دەوڵەتێکی وەکو بریتانیامانەیە ئەوەشی کە پەیوەست بێ بە ئەوەی کە ئایا بۆچی دەستا و دەستکردنی دەسەڵات نییە لە کوردستانە من دەیگەڕێنمەوە یەک بەوەی کە دەستورێک نییە لە هەرێمی کوردستان بەو مانایی کە ئالیاتی یعنی پەیوەندی نێوان دەسەڵاتەکان دیاریکە لەلایەکی دیکە ئالیاتی دەستا و دەستکردنی دەسەڵات میکانیزمەکانی دەستا و دەستکردنی دەسەڵات دیاریکە ئەمە کە بە نەسێکی دەستوری دەکرێت نەک بە ڕێککەوتن نامەیەکی سیاسی و هەروەها ئەم دەست نەکردنی دەسەڵات لە بەرئەنجامی ئەوە هاتووە وەکو هۆکاری دووەم کە وەکو باسم کرد هێزگەلێکی سیاسی بەهۆی هەوڵیان بە سەپاندنی بەرنامە و ئەجندا و تێڕوانین و پرسپێکتیڤی خۆیان لە کابینەی هەشتمەوە وای کرد کە ئەم ئاڵوگۆڕە لە دەسەڵات دروست نەبێ
هەروەها وەکو دیاردە من دیقەتم داوە وەکو مامۆسایەکی زانستە سیاسەکان دیقەتم داوە کە ئەم دیاردەیە لە زوونێکان نییە لەوەی دیکە نەبێ یعنی بەڕێی من ئەمە دیاردەیە ئێستا تەواوی کوردستانی پۆشیوە چ لەسەر ئاستی سەرۆکاتی هەرێم بێ یاخود لەسەر ئاستی حکوومەتە خۆجەیەکان بێ وەکو سلێمانی وەکو شوێنەکانی دیکە ئەوەی کە پەیوەست بێ بە شەقی دووەمی پرسیاری بەڕێستان لەوەی کە ئایا لە کوردستانە لە دەستپێکیشدا ئاماژەم پێکرد هەرگیز هەرێمی کوردستان لە قۆناغی هەرێمی کوردستان حکمی تۆتالیتەریەت نییە و دیسپلینی تاکڕەوی و ئۆتۆکراتی نییە لە هەرێمی کوردستان بەڵکو ئەوەی کە هەیە لە هەرێمی کوردستان لەسەر بنەمای سیستەمێکی دیموکراسی خاوەن کۆمەڵێک پرەنسیپی دیموکراسی بەڵام ئەوەی کە جێی تێبینیە ئەوەیە کە بنەما دیموکراسیەکان وەکو خۆی جێبەجێ ناکرێ یعنی هەروە قوتسیەتیان نییە ینی وەکو بەها تەمەشا ناکرێن لەلایەن نخبەی سیاسیوە و هەروە ئەم بنەما دیموکراسیە هیچ قوتسیەتیان نییە بەو مانای کە هەچ کاتێک یەکێک لەو بنەما دیموکراسیانە لە هەرێمی کوردستان بکرێ بە بەرژەوەندی پێکدادانی دوو حزبی سیاسیە بەرژەوەندی حزبێکی سیاسی ئەوە هەرگیز گومانی تیانە کە ئەمە دەکرێت و ئەوەی کە لە هەرێمی کوردستان هەیە دەسەڵات لەسەر بنەمای هەڵبژاردن دروست بووە کڕۆکی سیستەمی دیموکراسیش بریتیە لە هەڵبژاردن جا ئەمە تێبینیەکە ئەوەیە ئایا لە هەرێمی کوردستان هەڵبژاردنێکی بێخەوش و بێگەرد هەیە یاخود تێبینی هەیە لەسەری ئەمە ئەگەر ئێمە دیقەتدەین لە جیهانی سێەم بە شێوەیەکی گشتی هەڵبژاردن کۆمەڵێک تێبینی لەسەر دروست بەڵام دوجار هەر لە ئەنجامی دەنگی هاوڵاتیان وەکو سەرچاوی دروستکردنی هەیەس و لە ڕێگای هەڵبژاردن وەکو ئالەتی دروستکردنی هەیەس دەسەڵاتێک دروست دەبێت ئەم دەسەڵاتە ڕەوایەتی لەگەلە وەردەگرێت بەو شێوەیە ئەتوانین بڵێن کە جیاوازی هەیە لە نێوان کۆنسپتی تۆتالیتاریەت و استبدادیەت و هەروەها لەگەڵ کۆنسپتی دەستا و دەست نەکردنی دەسەڵات لە هەرێمی کوردستان زۆر باشە زۆر باشە کاک نەوزاد دەگوترێت سەردەمی دوای دەرهێنان و هەناردەکردنی نەوت لە هەرێمی کوردستان جیاوازە لە سەردەمی پێش دەرهێنان و هەناردەکردنی نەوت لە هەرێمی کوردستان بەوەی کە لە دوای ئەوەی کە نەوت لە هەرێمی کوردستان دەردەهێنرێ و ڕەوانەی بازاڕەکانی جیهان دەکرێت یەشێ لە لێکەوتەکانی ئەوەیە کە هەرێمی کوردستان وابەستە و هەروەها دەیکا بە بارمتەی وڵاتانی ئیقلیمی کە ئەمەش دوجار بۆ خۆی کاریگەری دادەنی لەسەر دۆخی ناوەخۆی هەرێمی کوردستانیش بەڕێز ئەم هاوچێشەیان ئەم لێکدانەوێت چۆن دەبێت بەدڵنیایی وایە من پێش ئەوەی کە بێمە سەر جوابی و پرسیاری جنابەت حەزەکەم چەند خاڵێک ڕوونکەمەوە یەکەم بە تایبەتی و بەداخوانی ئەوە دوو حیزبی کە باسیەکەن هەم یەکێتیۆن پارتی کە وەکو دوو حیزبی شۆڕژێر و لە شاخەواتن و خەباتیان بۆ حیزبەکانی کەش ئێستاش بەداخەوە پەنا ئەگرنە زۆر جار کە ئەکەونە بەر قەتیسەوە قەتیس ئەکرێن و ئەکەونە بەردەمی کێشە سەرێکیەکان و بنەڕەتیەکان کە ناتوان چارەسەریکەن جارێککە ئەگەڕێنەوە بۆ بە شەرعیەتی شۆڕژگێڕەکان کە من پێم وایە لە دوای 25 ساڵ حکومڕانی و دەسەڵات و هاتنەوەی چەند خولێکی ئینتیخابات و هەڵبژاردن و ئیستحقاقاتی ئینتیخاباتی ئیتر واز بێنرێت لە شەرعیەتی شۆڕژگێڕی وەکو مامۆسایانە باسییان کرد هەرێمی کوردستان بە قۆناغی ڕاگوزەریات تێپەڕەبێ قۆناغی ڕاگوزەری 25 ساڵ نییە من پێم سەیرە قۆناغی ڕاگوزەری لە دوای هەموو ئەحداسێک لە هەموو دەوڵەتێکا کە تەسبیت و خاوەن سەروەری و سیادە و دەستور بێت لە 6 مانگ بۆ ساڵێک تێپەڕ ناکە ئەو پەڕیبار ساڵ و نیوێک بێت قۆناغێکە ئەوە ئەکرێت قۆناغی ڕاگوزەری لەو وڵاتانی کە خاوەن سیادە و سەروەرین بەداخەوەکو ئێمە هیچمان نییە ئێمە هەرێمێکی لە شاچەوەی دەوڵەتی عێراقی فدراڵە دەکرێت کار ئاسانی بکرێت ڕێگە خۆش دەکرێت بۆ ئەوەی ئینتیخابات بکرێت و کارسازی بۆ هەڵبژاردن و دەسەڵاتێکی نوێ بێتە قسم ئەمەیە کەواتە ئێمە تا ئێستا حیزبەکانمان بەبێ جیاوازی هیچیان ئیمانی تەواویان بە ئیستحقاقاتی هەڵبژاردن و دەسەڵاتی جەماوەری و دەنگدانی جەماوەری نیە ئەبەش نەتیجەکەیەتی کامانە ئەگەر ئیمانمان بە دەنگانی جەماوەر هەبوایە پەرلەمانمان لە کار ناخست کە نوێنەری هەموو میلەتە زۆر جار مامۆستا بە ڕێبوار باسی دەکات لە کوردستانە دەسەڵاتی توتالیتاری و ئەوە نییە بەداخەوە چۆن نییە هەستی پێەکەین کە هەیە هەستی پێکەین لە کوردستانە حیزبێک دەیەوێت هەژمونی خۆی بسەپێنێ بەسەر هەموو لایەکانە سیاسەتی خۆی فەرزکە خۆی ئەوڵ و ئەخیر بێت لە قەراردان و لە بڕیاردانە لە مەسلەی سیاسیە لە مەسلەی ئابووریا لە مەسلەی عەسکەریە لە مەسلەی کۆمەڵایەتیشە ئەمە وای کردووە کە ئەم کۆدەنجە نیشتیمانی هەڵوەشانوە
ئێستەکانە ئەگەر حیزبی یەکەم کەوەکو جەنابی باسیەکە پارتیە ئەبوایە ئەو دەست پێشخەری باشی بکردایە کاک مەسعود وەکو سەرۆکی یەکەم حیزبی گەورە کە خۆی باسەکە دوای ساڵ و نیوێک 2 ساڵ سەرۆکایەتەکەی پارتەکەی بەڕێزیان بەردەم دەست پێشخەریان هەبوو دەست پێشخەریان کردووە بەداخەوە حیزبەکانی دەرەوەی پارتین کە هەمیشە ئەم دەست پێشخەریانەی تر بە پیانوی زۆر ڕەت دەکەنەوە بەڕێزەمە قسەی پارتیەکانە. کاک مەسعود لە 2012 باشە قوربان لە 2012 کاک مەسعود دەست پێشخەریکی ڕاگەیان لە سێ خاڵە گۆڕانکاری لە پەرلەمان و حکومەت دیاریکردنی کەسێک بۆ شوێنی سەرۆکی هەرێم تا هەڵبژاردن سەری ئاساییکردنەوەی دۆخی سیاسیەکەی کوا دەست پێشخەریەکە لەسەر ئەرزی واقع ئەوە ئەمڕۆ پارتیەکانیش حەقی خۆیانە بڵێن کوا وەڵامدانەوەی هێزەکان وەڵامێکی دروست و ڕوونیش لەلایەن هێزەکان و نابینین بەڕێز. کاک شۆڕژ ئێمە هەمومان سەر بە ئیتیجاهێکی سیاسی لە حیزبەکانیان گەڕێکی سەردانی بەڕێزان پارتی هاتن بۆ لای هەموو حیزبەکان لە سلێمانی و هەولێر وەکو لە ئەنجامە دەرکەوت هیچ نەتیجەیەک هیچ پرۆژەیەکی ڕوونیان پێ نەبوو تەنانەت لە هەنگێک کۆبوونەوەی حیزبەکانە باسی ئەو دەست پێشخەری کاک مەسعودیان نەکردووە. هەمومان ڕاگەیاندەکانمان بیست لە کۆبوونەوەکانە زۆربەی لایەن سیاسەکان بەڵێ قسەکەم ئەوەیە جارێکی کە باس زۆر باسی دیموکراسیەت دەکەین بەداخەوە هەندێک جار دیموکراسیەت لە پەنای دیموکراسیەت و هەڵبژاردن و دەنگانی جەماوەرە هەنگاو بەرەو دیکتاتۆری دێنێن زەقترین نمونە لە تورکیا و ئەردۆگانە و ئێستەکانە ئەوە تا بەداخەوە 16 بەندی لە دەستوری 118 مادەی دەستوری تورکیایە هەموار کرد بە قدرەت و دەسەڵاتی خۆی بۆ سەلاحیەت و فراوانکردنەوەی سەلاحەتی خۆی پەرلەمانی دیکە بەڵێ و ئیستیفتائیش لە مانگی 4 ئەکا ئەمە پەرلەمانی دیکە بە کورسی پەرلەمانیەکە بەڵام بۆچی لە ساڵی 1923 دەوڵەتی تورکیا دروست بووە لەسەر دەستی کەمال ئەتاتورک کە بەلای کوردەوە زۆر خوێن ڕۆژە زۆر خوێن ڕۆژە زۆر داگیرکردن زۆر ئەوەیە پۆستی سەرۆکوەزیرانی داناوە. ئێستا ئەم هێتووە لە دوای هەشتا ئەوەندە ساڵ 90 بابەتی تورکیا بە هەر حاڵ باشەکەم ئەوەیە لەبەرەوە زۆر دوای بەرهەمهێنانی نەوت و هەناردەکردنی نەوت و لێکەوتە و کاریگەریەکانی ئەمە بەسەر ڕەوشی ناوەخۆی هەرێمی کوردستانەوە ڕاستە. ئێستا لە دنیای ئێستاە دنیای بازاری ئازادە دنیای بازرگانی ئازادە بۆیە ئێستا کۆمپانیا ئابوووریە زەبەلاحەکان زۆر جار تەسیر و کاریگەریان هەیە بەسەر قەرارە سیاسەکانەوە و قەراری سیاسی لە کوردستانە قەرارێکی موحد نیە خیتابێکی موحد نیە چونکە دەسەڵاتێک و حکومڕانێکی یەک و یەکگرتومان نیە ئەمە یەکێکە لە خاڵە زەعیفەکان و وای کردووە حیزبی دەسەڵاتدار حیزبی ئەوەی کە خۆی ناوەنێ حیزبی یەکەم لە کوردستاندا مەسەلەی ئابوووریەکەشی پەیوەست کردوێتەوە بەخۆیەوە و خۆی تەسەڕوف پێوەکە بەبێ گەڕانەوە بۆ حیزبەکانیکە بەبێ ئەوەی پلانی هەبێ بەبێ ئەوەی کە پەرلەمان کارابێ و بگەڕێتەوە بۆ پەرلەمان و نوێنەری میلات ئیتیفاقێکی 50 ساڵی ئیمزاکە بۆ نەوت ئیتیفاقێکی 26 ساڵی بۆ غازی سروشتی ئیمزاکە و هەموو هێرکەکانی خاتە سەبەتەی وڵاتێکی دراوسێەوە و ناگەڕێتەوە بۆ ئەو حکوومەتی کە تا ئێستاش بەڕسمی لە چوارچێوەی دەوڵەتی عێراقی فیدراڵایە دوای وەکو نوعم چومسکی باسی لەوەکە کاتێ باز لە کۆرپۆریشن باز لە کۆمپانیا دەکات بۆی کە کۆمەڵە کۆمپانیای زبل و زەبەلاحی نێودەوڵەتی هەن هەوڵ دەدەن کە ئینتەرنێتەوەکان بکەن بە کۆیلەی خۆمان ئێمەش چزانم بە زۆرە لە زۆرەکان لە مەلەفی نەوەتدا کرابین بە کویلە بە دڵنیایی بە ئەرقامەکان دیارە و باجی ئەوەش بدەین لە کێشە ناوە خۆیەکاندا بەڵێ و ئەو لە ساڵی 2015ەوە لە 26 2015ەوە ئێمە سیاسەتی سەربەخۆی فرۆشتی نەوتمان ڕاگەیاندووە کە دەبواە ئێستەکانە بەپێی ئەو ئەرقام و داهات و فرۆشتانە بووە ئێمە نەگەشتنای ئەم ئەزمە داراییە و ئەم ئەزمەی دارایی و قەیرانی داراییمان نەبووایە ئەم بێموچەییمان بەسرا نەهاتایە کە هاتووە قسە ئەکرێت من هەندی ڕقمم لەلایە دەربارەی فرۆشتنی نەوت کە ئەمە ڕقم وەکو دەستگار ڕاگەیاندەکانە لە سەرچاوی نادیارە و من سەرچاوەکە زۆر دیارە هەمووی راپۆرتی 11 مانگی وەزارەتی سامانە سروشتیەکان خۆیەتی کە بڵاوی کردوێتەوە بە ڕقمەکان پێتان ئەڵێم کە لەم 11 مانگە تەمان تا ئێستا مانگی 12 تێپەڕ بۆ مانگی بەسەرا تێپەڕ بۆ نازانین داهاتی نەوت و فرۆشتی مانگی 12 چەندە من مانگی 11 مانگەکەت بۆ حسابەکەم 167 میلیۆن و 1970 بەرویل فرۆشراوە بە تێکڕای ئەو پارەی کە بە سافی بۆ حکوومەتی هەرێم ماوەتەوە 4 ملیار و 182 میلیۆن و 6,609 دۆلارە ملیارێک و 135,323 دراوەتەوە بە ئیستحقاقاتی کۆمپانیاکان بەس ئەو ڕقەمانەی وەزارەتی سامانە سروشتیەکان لێک بیتەوە 4 ملیارەکە باشە تەقسیمی ئەوە بکەی کە ئێمە ئێستا 11 معاشی 11 مانگمان وەرگتووە 11 چارەکە موچە ملیارێک و 787 میلیۆن و 500 هەزارەکە نەقسی 2 ملیار و 394,506,609 دۆلار دیار نییە
ئەمە وای کردووە کە داهاتی نەوت لە کوردستانە ناشەفوا بێ و ببێتە هۆی پرسیارێکی گەورە لای هەموو لایەک تاک بە تاکی میلەتەکەمان دروست بێ کە بەو داهاتەوانێ دەبوو ئێمە موچەی تەواومان وەربگرێت. ئەمە بێجگا کاک شۆڕش بێجگا لە داهاتی ناخۆکە حکوومەت خۆی ڕایگەاندۆ مانگانە 130 میلیارە داهاتی تەنکەری نەوت دیار نییە داهاتی غازی سروشتی دیار نییە. ئەمە قسەکەمانەیە جیاوازی لە پێش فرۆشتنی نەوت و لە دوای فرۆشتن پێم وایە خراپتر بوو خۆزگە نەمان فرۆشت. زۆر چاکە مامۆستاجان ئێستا قسە لەسەر ئەوەیە کە لە نێوان یەکێتی و پارتی هەڵبەت ئاگاداری کە گفتوگۆ هەیە قسە لەسەر ئەوە هەیە کە ئەو ڕێکەوتنە استراتیژی کە هەبوو لە نێوانیاندا ئاکتیڤ بکرێتەوە گەرم بکرێتەوە بە تایبەتی خۆت دەزانی ئێمە 2 ساڵی پڕ لە فەوزا تا ئێرە بەڕێ دەکەین لە هەرێمی کوردستان و هەندێک پێیان وایە کە ئەمە بەسە بۆ ئەوەی تێبگەین لەوەی کە فعلەن ئێمە پێویستیمان بە ڕۆح بە بەرداکردنەوەی ڕێکەوتن نامەی استراتیژی هەیە ئیتر وەکو خۆی زیندوو بکرێتەوە توزانم پەرەی پێ بدرێ بەڕێز لەوبارەوە دەڵێسی هەندێک بیرروبۆچین جیاوازەیە کە گوایە ئەمە گەڕانەوە بۆ سکە کۆنەکە یاخود با بڵین گەڕانەوە بۆ ئەو ڕێگایی کە هەمیشە توانراوێتی هەرێمی کوردستان بەرێ بڕێوە ئەگەر لە تێڕوانی ترۆ سێکرێکا شۆڕژێش ئەوەیە کە ئەم دۆخە ویسترا بوو یاخۆ با بڵین دۆخێکی دروستکرا بوو بۆ ئامانجە دروستکرا بوو ئەگەر بە قۆناق سێری بکەیت ئەگەر تۆ کێشێکی پێ چارەسەر نەکرێت قۆڵی بکەرەوە ئەوەندە قۆڵی پەرەوە ئەوەندە قۆڵی پەرەوە تا کێشە سەرچێکە گومە بێ لە ئاخیرا ئەوەی کە پێوترێ کۆمەڵگاوی کە پێوترێ موچەخۆرەوەی کە پێوترێ خەڵکی سادە ئیتر کە بژێوی ژیانی لەسەر ئەوە وەستاوە کە ژیانی بڕوا بڕێەوە بوو ژیانی هەموو کۆمەڵگا بڕوا بڕێەوە پێویستی بەوە هەیە ئارامی دروست بێ تا کە شتێک هەماوە بریتە لە ئارامی لە هەرێمی کوردستانە با بڵین تەقینەوە ئەم شتانە لە هەرێمی کوردستان ئەگینە هەموو ئافاتە کۆمەڵایەتیەکان لە بەبێ ژماردن هەمووی هەیە لە هەرێمی کوردستان بەهێمنی بە بێدەنگی بەڵێ ئەمە بردنێکی وەکوچۆن بڵێ سالنتە بێدەنگیە بەڵێ ئەمە لەو قەنەعەتەوەیە هیچ حیزبێکی تۆتالیتاری کاکشۆڕ لە سروشتی ئەم حیزبە تۆتالیتاریانە ئەوەیە ئەوان لە قازانجیانە نییە سیستیماتیک هەبێت یاخو لە قازانجیانە نییە وڵات بە شێوازێکی با بڵین بنەمای یاسایی بڕابڕێەوە بۆچی لە قازانجیانێنێ چونکە ئیتر ئەمە لە تێڕوانینی ئەوەیە بۆ دەسەڵات لە تێڕوانینی ئەوەیە لەسەرەوە بۆ خوارەوە ئەو هەمیشە لەسەرەوەی پێویست ناکە خوارەوە قسەی بۆ بکە گوێ لە خوارەوە بگرێ تێڕوانینی ئەو وایە ئەم داناترە زاناترە ژیرترە چ پێویستەکە ڕۆژنامە نووسێ شتی بۆ بنووسێت چ پێویستەکە مامۆستای شتێکی پێ بڵێ ئەو پاشخانێکی مێژووی هەیە چەندین ساڵانی شۆڕشی کردووە خەباتی کردو خۆیان لە گفتوگەکانی خۆیانە بەقدر تەمەنی ئێوەڵێمە شەڕمان بەجددی هەز ناکە ئێمە پێویستیمان بە ڕێکەوتن نامی استراتیژی ئەگەر قسە بکەین لەسەر لێکەوتەکانی ڕێکەوتن نامی استراتیژی لێمان پارتی ئارامی اقتصادی و سیاسی لە هەرێمی کوردستان کە خەڵک بە پلەی یەکەم هەز دەکەم محتاج بە هەردووشیانە من پێم وتی کاکشۆڕش کرده بوو بەتەکید ئەمە ئەو قەنەعەتە لای خەڵک دروستکەین کە ئەو دۆخە گرنگترێک بوو لەم دۆخە ئەو دۆخە باشتر بوو لەم دۆخە ئایا چی گرنگە بۆ خەڵک ژیانی ڕۆژانە بڕابڕێەوە یا شتێک پێڵە دیموکراسی ئاساییەوە پرسیان ینی من ژیانی ڕۆژانە بەلاوە گرنگترێکەوە لەوەی کە پێوترێ دیموکراسی ینی خەڵک ئامادە نییە ژیانی خۆی قوتی ژیانی خۆی بکاتە قوربانی ئەوەی کە تا چەند ساڵی چاوەڕێکە ئام دۆخە گۆڕانکاری بەسەرا بێ بۆیە ئەبێتەوە قەنەعەتە لەلای ئەم چینە زۆری کۆمەلگا دروستکەی کە گەڕانەوەمان بۆ دۆخەی پێش 2014 یاخۆ دۆخەی پێش ئەوەی کە پێوترا کابینی هەشت و کابینەکان هەموو یەک کابینێ چ جیاوازیەکێ لە بینیانە ئایا لە یەکەمەوە تا ئاخری چ جیاوازیەکیان هەبوو یاخود بەس ناوەکانیان جیاوازی بوو ئەگەنە هەمان سەرکردە بووە هەمان عەقڵێ بووە کە بردوێتی بەڕێوە لەوە چ لەیەکیانە زیاتر قەرزی بچووکی زیاتر دابێ لەیەکیانە قەرزی بچووکی کەمتر دابێ ئەگەنە ئەوە جیاوازیەکەیەتی بۆی لە ڕاستیە ناکرێ من قەنەعەتێکی ترم هەیە ئەوژەوەیە ناکرێتەوە بە زمانێکی با بڵین دەستور یا بە زمانێکی سیستماتی لەگەڵ عەقڵێتێکی خێڵگەری قسە بکەیت ئەمە بەچەک نەک بە چاک مەبەستم چاک نییە تۆ بێیت بۆ عەقڵەتی خۆی لەگەڵ قسە بکەیت لە ڕاستیە وەکو تۆ ئەڵێ بڵێ ڕێکوتنی استراتیژی ئەم کۆمەلگایە تا ئەم کۆمەلگای بن زۆر ئەبرە بڕێەوە بۆیە ناکرێت بە عەقڵێتێکی ئەوەی کە تۆ بتوانانی بخیتە سەر سیستماتیک ئەو ئامادەنی بێ بە سیستماتیک ناشێ بێ بە سیستماتیک چونکە لە قازانجی ئەوانیە ئەگەر لە قازانجی ئەوە بووایە سەردەمانێکی زووتر بوو بە سیستماتیک بەڵکو شەڕی ناوخۆ دروست نابوو ئابوو باسی شەڕی ناوخۆ ناکرێت ئاشتر ناوخۆ دەرەنجامی چی دروست بوو بەڵام استراتیژی یەکێ لە لێکەوتەکانی کۆتایی هێنان بوو بە شەڕی ناوخۆ بەڵێ ئاخە دێ خۆی کێشەکە ئەوەیە میش ئەڵێم ینی ئەگەر ئێمە شەڕی استراتیژی ئەگەر ڕێکەوتنی استراتیژینەوە شەڕی ناوخۆرە دروستە بوو ئەی باشە بەدەر ئەوەی کە شەڕی ناوخۆ نەکرایە با ڕێکەوتێکی استراتیژی بکرا بۆ ڕێوەبردنی وڵات بە شێوازێکی سیستماتیک ئەنی کێشەکە لێرە ئەوەیە تۆ لەگەڵ کۆمەڵێک هێزا قساکەی کەم هێزانە بڕوان بە بنەمای سیستماتیک نییە بڕوان بە بنەمای دەسا و دەستکردنی دەسەڵات نییە بڕوان بەوە نییە کە ئەمان پیان وتێت تۆتالیتاری یاخود پیان وتێت دیموکراسی ئەمان گرنگە بەلایەنەوە سەرکردەی فەڕەنسا بێ سەرکردەی بەریتانیا بێ هەز وڵاتێ بێتە ئێرە فەرشی سووری بۆ ڕاخەن
بەردوای بەڕێکن بڕاتەوە ئیتر تەواو دیفاکتۆیەک هەیە لە هەرێمی کوردستانە کە پێوترێ هەرێمێکی کوردستانی با بڵین کە خۆی توانی خۆی بەرێ بەڕێوە بەڵام بە غیتایەکی نێودەوڵەتی کە پێوترێ تحالفی نێودەوڵەتی ئەمانی بە بەڕێوە ئەوە گرنگە بۆوان ئەویتر لە ڕاستی ئەو بەس کۆمەلگای و ئێمە هاتوون لێرت باسێکین ئەگەنە ئەوان بەلایەن زۆر ئاسایی زۆر چاکە مامۆستا ڕێبوار دەگوترێ ئەو گفتوگویانەی کە لە ئێستادا لە نێوان یەکێتی و پارتی بەڕێوە دەبرێن لانی کەم لەوەی کە پەیوەندی هەیە بە یەکێتی نیشتیمانی کوردستانەوە زۆر بە حەزەر و هەروەها بە ئەندازەیەک لە ترسیشەوە یعنی ئیدارە دەدرێ بەتایبەت ترس و حەزەر لە قاعدە جەماوەریەکەی یەکێتی کە دەگوترێ زۆر متحەمیز نییە بەو گفتوگویانەی کە ئێستا حەزبەکەیان لەگەڵ پارتی هەیەە و هەروەها لە ترسی کاردانەوەی بزوتنەوەی گۆڕان کە دەگوترێت دەتوانێت کێشە لێرە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان لە زۆنی سەوز دروست بکە لەوەها دۆخێکدا ینی ئایا ئومێد هەڵچنی لەسەرەوەی کە گفتوگۆی نێوان پارتی و یەکێتی بۆ ئاینەی هەرێمی کوردستان لێکەوتە و نەتیجەی باشی دەبێت حەز ناکەی لە جێ خۆی دانیە؟ کاک شۆڕش حەزەکەم پێشەوەی وەڵامی بەڕێزت دەمەوە سەبارەت بەو پرسیارە حەزەکەم زانیاریەکانی بەڕێز کاک نەوزاد ڕاستکەمەوە نەک کۆمنت بکەم بەڵکو زانیاریەکانی لە بواری نێوان دووکەوانە معریفەی زانستی سیاسی ئێمە قسە کاتێک کە چەمک بەکار دێنین وەکو حکومی استبدادی ئەوانە لە ڕاستیدا ئەمە چەمکی زانستین لە ئەدەبیاتی زانستە سیاسیەکانە پێناسەی خۆیان هەیە و وارووا تایبەتمەندیەکانی لەلایەن پسپۆڕانەوە ئاماژەی بۆ کراوە. کێشەکە لەوەیە ئیشکالێتێکی سەریکی هەیە لە ناوەندە ئیعلامیەکانی کوردی خۆمان کە خەڵکانێکی زۆر لە دەرەوەی پسپۆڕی خۆی باز لە چەمک گەلێک کە پەیوەستە بە پسپۆڕی دیکە قسە لەسەرەکە. لە ڕاستیدا حکومی استبدادی بەو مانایە کە تاک سەرکردە هەبێت، تاک حزب هەبێت، تاک بەرنامە هەبێت، تاک ئەجندا هەبێ وەکەوەی کە لە کوریای باکوور هەیە لە هەرێمی کوردستان فرە سەرکردە هەیە، فرە بەرنامەیە، فرە حزب هەیە، فرە ئەجندا هەیە. ئەگەر ئێوە باسی پارتی دیموکراتی کوردستانی شەکەن پارتی دیموکراتی کوردستان بۆ پێی کە هێزی یەکەمە کە بەپێی ئەستقاقات و بەرکەوتەی هەڵبژاردننی خۆی بۆ بە هێزی یەکەم و کاتێکیش کە ئەم هێزی یەکەمە ئەرکی ڕاستپاردنی حکوومەت و تەشکیلی حکوومەتی دەکەوێتە سەر. ئەوەشی کە پەیوەست بێ بۆی کە دەرفەت نەدراوە کە خەڵکی دیکە بێ ممارەسەی دەسەڵاتی سەرۆکاتی هەرێمی کوردستان کەم پێم وایە کە غەدرێک هەیە لەسەر ئەوەی کە بەڕێز کاک مەسعود بارزانی دەرفەتێنەوە نەخێر بەڕێز کاک مەسعود بارزانی هەمیشە لە چەندین لە دوایین پێشنیارەکانی خۆشی دەست پێشخەریەکانی ئاماژەوەکە کە هەرسێ سەرۆکاتی هەڵبژێت. من لێرەوە پرسم ئایا لە هەرێمی کوردستان قەیرانی سەرکردەشمان هەیە بەو مانایە کە هیچ سەرکردەیەک لەو سەرکردانەی کە ئێستا لە هەرێمی کوردستان ناتوانن ئەم پۆستە بەڕێوە بن بەڕێز کاک نەوشێروان مستەفا بۆچی ناهێت لەو مەرحەلەیە ئەم ئەرکە مێژوێ بخاتە ئەسری خۆی یاخود بەڕێزەکانی دیکە کە هەن وەکو سەرکردە وەکو نوخبەی سیاسی ئایا لە هەرێمی کوردستان ئێستا قەیرانی نوخبەی سیاسیش هەیە قەیرانی سەرکردەش هەیە لە پاڵەوەی کە قەیرانی ڕۆڵ هەیە و قەیرانی دیکە هەیە ئەمە بۆ بەڕێز کاک نەوزاد بەجێدەرم. سەبارەت بە پرسیاری بەڕێزدان لە ڕاستیدا من پێم وایە گوزەرکردنی ئەم دۆخەوەکو ناومانە کە قۆناغی چەقبەست و قەتیزماوە لە ڕووی سیاسیوە بەچەند هۆکارێک یان بەچەند ئامرازێکی سیاسی ئەم قۆناغا تۆزێک بژانەوە و حەیەویەتی پێ ئەدرێ. یەکێک لە گرنگترین ئالیاتەکان ئەوەیە سەر لە نوێ هێزدا بەش بکرێتەوە، هاوکێشەی هێزی نوێ دروست بکرێتەوە. بەڕای من بە بۆچوونی متەوازی خۆم کاراکردنەوە ئیتفاقیە ئیستراتیژی نێوان پارتی و یەکێتی لە ڕاستیدا ئالیاتێکی زۆر گرنگە بۆ دروستکردنەوەی هێز بەو مانایی کە بۆەوەی کە هەرێمی کوردستان بتوانێت لە قۆناغی ڕکودی سیاسی تێپەڕێ یاخۆت بە ئالیەتی دروستکردنی هاوپەیمانی هێز لە نێوان سێ هێزی سەرەکی وەکو بزودنەوەی گۆڕان و هەردوو هێزە ئیسلامیەکە دیسانیش دەتوانی کە پارسەنگی هێز دروست بکەنەوە قۆناغی ئێستای لە ڕووی سیاسی هەرێمی کوردستان تۆزێک حەیەویەت و تۆزێک لە ڕکودی سیاسی تێپەڕ بێ ئللا لە ڕێگای دروستکردنەوەی هێز و هاوکێشەکانی هێزەوە ئەم قۆناغە تێپەڕە بێ و ئەگەر ئێمە تۆزێک واقعیش بیرکەینەوە ئەم قۆناغە بە تایبەتی بە پارتی و یەکێتی ئەتوانی تۆزێک جوولەی پێ بدەن بەو پێیکە پارتی و یەکێتی هەم لە قۆناغی پێش ڕکودی سیاسی لە 92 تاوەکو پێش کابینەی هەشتام ئەرکی دروستکردنی کابینەکانیان لەسەر ئەستۆ بووە و هەموو جونگەکانی دەسەڵات لە نێوان خۆیان دابەش کردووە و توانیوانە خاڵی ئیجابیان هەبێ و خاڵی سلبیشیان زۆر بووە لە زۆر ڕوویەوە
ئێستاشدا ئەم دوو هێزە بە حکمی وەی کە ئەگەر ئێمە دیقەت دەین لە سروشتی ئەم هێزانەکە هێزی چەکداریان هەیە و هێزن نفوزی سیاسیان هەیە ناوچەی نفوزیان بەردەستە و لە دەرەوە پەیوەندیەکانیان لە ئاستی دیبلۆماسی و سیاسی زۆر باشە لەگەڵ وڵاتانی دەرەوە و لەگەڵ لەسەر ئاستی نێو دەوڵەتیش و هەروە بە حکمی وەی کە لە پەرلەمانی عێراقیش ئەم دوو هێزە کورسی زۆریان هەیە بەپێی هەموو ئەم تایبەتمەندیانە ئەتوانین بڵێن کە بۆ هەرێمی کوردستان ئێستا جۆرێک لە ڕێککەوتنیان جۆرێک لە تێگەیشتن لە نێوان ئەم دوو هێزە ئەتوانێت تەکانێک بدا بە قۆناغی چەق بەسوی ئێستا هەرێمی کوردستان کە لەم قۆناغەر گوزەر بکە و ئەگەر ئەمە ببێ بەڕای من لێکەوتەکانی زۆر ئەرێنی دەبێت لە ڕووی کۆمەڵایەتی و داراییەوە و لە ڕووی ئابووریەوە هەروەها لە ڕووی سیاسیشەوە بەو مانایە کە لێک تێگەیشتن یا فەزایەکی باشتر یا ژینگەیەکی سیاسی باشتر فراهم ئەکەن بۆ ئەوەی کە هێزەکانی دیکەش بەلانی کەم بتوانن کە پارسەنگێکی هێز دروستکەن بە یەک پاکێج مەبەستم لێرە بزودنەوەی گۆڕان و هەردوو هێزە ئیسلامیەکە لە پاڵ تێگەیشتێکی تازە لە دروستکردنی هێز کە پارتی و یەکەتی پێی هەڵسن هێزەکانی دیکەش ئەتوانن بە یەک سەرچاوی هێز بە یەک پاکێجی هێز بتوانن کە لە تێگەیشتیان هەبێ یان خوێندنەوەیان هەبێ لە هەمبەر ئەمەش لە داواکاریشان هەبێ لە هەمبەر ئەم دروستکردنی هاوکێشە هێزەی ئێستای کە وەکو باسم کرد ئەگەر لە نێوان پارتی و یەکەتی دروست بێ لە دەرەوەی ئەمە زۆر ئاستەمە ئەم قۆناغە لە ڕاستیدا گوزەرکەن ئەم قۆناغە بە دوعا و بە پاڕانەوە و بە خۆزگەم بەداخەوە بەمە گوزەر ناکرێت ئەم قۆناغە پێویستە بە هەڵوەستەیەکی جددیە و پێویستی بە خوێندنەوەیەکی بابەتی لەسەر خوێندنەوەیکی بابەتی پێوەریە نەک خوێندنەوەیەکی عاتفی بە هۆکارێکی خودی ئەبێ هەموو هێزولانە سیاسەکان بە کەوادرەکانیشیانەوە ئەگەر لە خەمی ئەوەن کە ئەم قۆناغە گوزەر بکە لە ڕاستیدا ئەبێ خوێندنەوەیکی واقعیانە بێ پێش هەموو شتێک ئەبێ ڕەخنە لە حیزبەکانی خۆیان بگرن لەوەی کە لە چیا سەرکەوتوو بوون و لە چیا نیان زۆر باشە پێداچوونەوە بە ممارسات و هەڵسوکەری و ڕەفتاری سیاسی خۆیان بکەن بۆی کە بتوانم هەموو بەشەوە بەدەشەوەیەکی دەستە جەمعی ئەم قۆناغە مەترسیدارە کە لێکەوتەیەکی کۆمەڵایەتی ئابووری و دارایی سیاسی هەیە لەسەر چین و توێژەکانی کوردستان زۆر چاکەوە بەڕێکەن زۆر چاکە کاک نەوزاد هەز ناکە یەشێ لە لێکەوتە هەر خراپەکانی بە تایبەت 2 ساڵی ڕابردوو ئەوەیە کە هێزەکانی دەرەوەی پارتی و یەشێتی خەریکە ئەوەندە بێ ڕۆڵ دەبن توانای دەست ینی خستنە ڕووی هیچ دەست پێشخەریەشی جددیان نەماوە کە لە دەرەوەی پارتی و یەشێتی بێ بە دەواازەیە بە ئومێدێک بۆ خەڵک ڕاستە بۆ سەبەبەکەی ئەوەیە کە لەگەڵ ڕێزم حیزبەکانی دەسەڵاتدار حیزبە خاوەن نفوز و چەکدار و هێزی چەکداری وایان کردو کە حساب بۆ حیزبی سیاسی کە ناکەن ئەگەر هێزی چەکداری نەبێ من بەس ئەم هێزانە خەڵکیان لەگەڵا ئەم هێزانە خاوەنی سەدان هزار بەڵێ منش و هاوڵاتی و ئێمە هەموو قسەکانمان ئەوەیە کە باسی حیزبی سیاسیەکەین لە کوردستانە کەوا حیزبی سیاسی نین حیزبی سیاسی کە ناوی خۆی بەخۆیەتی حیزبی سیاسی حیزبی عسکەری و جێش و سوپا و هێز و پێشمەرگە و زێڕەوانی و نازان و ئەوانە نییە کە حیزبی سیاسی هەبوو کە دەسەڵاتی ئەمنی و دەسەڵاتی چەکدار دوورکەوتەوە لە دەسەڵاتی سیاسی هەمیشە دەسەڵاتێکی ئەمین و ئامین و سەلامەت یێتەبەوە و دەستا و دەستکردنی ئاشتیێتەبەوە من یەکێک لە خاڵە سەرچەکانی هەرێمی کوردستان کە دکتۆر ڕێبوار باسێکە خەڵکی ناپسپۆر باز لە خەڵکی باسی پسپۆڕەکانەکەن ئەوەیە کە گوناحە ئەگەر خەڵکی دەرەوەی ئەم نخبە سیاسی ئێستا کە کلاسیکن کە عقلیان جامد بووە و قەتیز بووە و سەبەبی هەموو مەشاکلەکانی ئەم هەرێمی کوردستانن خەڵکیەک نییە لە دەرەوەی ئەوان قسەی هەبێ و قسەی بڕواوە گویان لێ بگرن بەداخەوە مامۆستا ڕێبوار خۆی مامۆستا دەبێ هانی هەموو ئەو کەسانە بە کەوا لە دەرەوەی ئەم نخبە سیاسی ئێستا هەن بێنە پێشەوە دەنگیان هەبێ ڕەنگیان هەبێ و فشاریان هەبێ ناکرێت ئێمە هەموو مەسیری خۆشمان و نەوەکانیشمان بەسراوەوە بە عقلیەتی مجموعەیە خەڵکەوە کە تێر بوون و ئینتەلایان کردو لە دەسەڵات لە لەزەتەکانی دەسەڵات لە مەلەزاتی دەسەڵات ئێستاش خەڵک هەیە دیفاعیان لێکا کە ئەبێ هەر ئەمان بمێننەوە ئەبێ ئەمان علاقەتیان هەیە ئەبێ ئەمان لە دەرەوە پەیوەندی تونگ و تۆڵیان هەیە ئەبێ ئەمان هەر بمێنەوەی و سەرکردو سەرۆک و ڕاعیمان بن کاکە میلەتی کورد 5 ملیۆن کەسە و ساڵانە زیاکە وەنەوەی تازە هێتە پێشەوە
عقلی تازە توانەی تازە بڕوانامی تازەیەتە پێشەوە بۆ ئێمە هەر خۆمان ببەسینەوە وەکو سەردەمەکانی ناوەڕاست و سەدەکانی ناوەڕاست هەرە بێ چەند بنەماڵەیەک و چەند سەرکردەیەک تا هەتا ئەوان هەر ببن و هەر قەراری ئەوان بێ بۆیە من دەڵێم لە هەرێمی کوردستانە ئەگەر داوای دەسەڵاتێکی سیاسی سیستەماتیکی ئەەکەین دەبێت حیزبی سیاسی بێت و حیزب لە دوور حیزب بێتە حیزبی جەماوەر و میلی و دوورکەوتەوە لە حیزبی پۆلیسی و توتالیتاری و خۆفەرزکردن و بەکارهێنانی زەبر و زەبر و کوشتن و ڕاوەدونان و بەندکردن و ئەوانە کە ئێستا لەسەر ئەرزی واقع هێلاری بڵێ من قسەکەم ئەمەیە لە کۆتاییە بۆ کاراکردنەوەی تێپەڕاکردنی ئەم وەسعە بەڕێی من دەبێت دۆخی سیاسی و ئابووری هەرێم ئاسایی بکرێتەوە و چاکردنی ژیان و گوزەرانی خەڵک ببێتە ئەوەلیاتی هەموو دانیشتن و کۆبوونەوە کۆڕووکۆبوونەکان و دەستپێشقەریەکان و کاراکردنی دام و دەستگا شەرعیەکان لە پەرلەمان و حکوومەت بم مەشلولیە نەمێنێتەوە تا چونکە ئێمە بیرمان نەچێ 21 نۆی داهاتوو ماوادەی هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان کاتم نەماوە یەک دەکە بۆ تۆ فعلەن دەکرێت لە دەرەوەی پارتی و یەکێتی هێزەکانی تر بە تایبەتی گۆڕان و کۆمەڵ و یەکگرت و گەمەی خۆیان بکەن لعبەی سیاسی بکەن لە تێڕوانی نیزات ڕێمارەکان ئەوکرێ بەڵام لە تێڕوانی هەرێمی کوردستان ناکرێت لەبەر هەرێمی کوردستان ئەو بیرۆکانی بەسەر جێبەجێ ناکرێ بۆیە بوونێم هێزانە بۆ جوانکاری دەسەڵاتە بەشداریکردنیشیان بەشداریکردنیەکی کاریگەر نابێ هەرچەنە کورسەکانیشیان ئەگەر زۆر بێ لە ڕاستیە لە چوارچەوەی هێزێکی تۆتالیتاریە تۆ کە چەکت نەبێ و کە تۆ نفوزی دارایت بەدەستەوە نەبێ لەبەرەوە کورسی هیچ کاریگەری نییە یەکسانە بەنەبوونی بەشداریکردن لە بەرلەمانە خۆی بۆ خۆی باڵێ لە پەرلەمان و لاڵبژاردنەکانە تا ڕادی زۆر شەرعەتەکانە بۆ دەسەڵاتی کێ دەسەر زۆر سپاسانەکەم زۆر سپاس زۆر بەڕێز دکتۆر ڕێبوار بابکەی مامۆستای زانستە سیاسیەکان لە زانکۆی سەلاحەدین کە لە ستۆدیۆی پێیان لە هەولێری پایتەخت لەگەڵمان بووی هەروەها زۆر بەڕێز مامۆستا کاردۆکەری مامۆستای زانکۆ و هەروەها زۆر بەڕێز کاگە نەوزادی مهەندیس چاودێری سیاسی سپاس بۆ ئێوەش بینەرانی بەڕێز دەستان خۆش.